دیارە دوێنێ شەشی مانگ شەشی هەشت هاوڵاتیە کاتە نێشتنی تاوان کە ئۆتۆمبیلەکەی لە بەرماڵەوە ڕاگرتووە و دزراوە پاش ڕێکارە یاسایەکان و وەرگرتنی بڕیاری دادوەر دیارە هێزی پۆلیسی نێشتنی تاوان لە ماوەی 24 کاتژمێردا توانیان ئەو کەسەی کە بکەری تاوانەکەی دزەکەیە دەستگیریکەن پاشان ئەمڕۆ شوێنی ئۆتۆمبیلەکەمان دۆزیە و هێنامانەوە نهێشتنی تاوان پاش پشکنینی ماڵی ئەم تۆمەتبارە دیارە بە بڕیاری دادوەر پشکنینەکەمان ئەنجام داوە چەند پێناسێکمان دۆزیوەتەوە کە مۆڵەتی شۆفێریە پاش پەیوەندیکردن بە خاوەنەکانیانەوە دەرکەوت ئەوانیش سکاڵیان هەیە و ئەو پێناسانە لەناو ئۆتۆمبیلەکانیانە بووە و دزراوە لەگەڵ ئێمە سویچێکی جۆکەرمان بەم تۆمەتبارە گرتووە دیارە هەموو کارەکانی لە ڕێم سویچە جۆکەرەوە ئەنجام داوە کە کەلوپەلی هاوڵاتیانی لەناو ئۆتۆمبیلی شادزیوە لێکۆڵینەوە لەگەڵ یا بەردەوامە تا بزانین چەند تاوانی تی ئەنجام داوە و بە بڕیاری دادوەر بەندە بە پێی مادەی 443 لە یاسای سزادان تۆمەتبارێک تر کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە دەستگیر کراوە بە پێی دانپیادانانی خۆی مادەی هۆشبەری کێشاوە لە جۆری کریستاڵ لەگەڵیشا لە ماڵەکەی دەست بەسەر جۆرێک لە مادێک داگیراوە کە بەکارهێنەرە بۆ تێکەڵکردن لەگەڵ موادی ترا تا بێ بە موادی مخدر لە ئەم ماوەیەدا زیاتر لە 44 تۆمەتبار دەزیر کراون لەسەر تاوانەکانی دزی ماڵان مۆبایل ئۆتۆمبیل دزی پارە تەزویرکردنی پارە سەرانەوەرگرتن ساختەکردنی پاسپۆرت بەکارهێنەرێکی مادەی هۆشبەریشی تایە بەڵام ئەوی کە گرنگە دوو تۆمەتبار گیراون پێناسی باری شارستانیان تەزویر کردووە کە ئەمانە خۆیان کردو بە کوڕووباوە تایەکیان گورچیلەی خۆی بفرۆشێ بە هاوڵاتیەک ئەوانیش دەزیر کراون زۆر سپاسی هێزانامنیەکانەکەم بۆ دۆزینەوەی ئۆتۆمبیلەکەم لە جۆری پاسی نیسان کە دوێنێ شەو لە بەردە ماڵی خۆمان لێم جرا بوو هێستا ئەوان توانیوانە بە ماندووبوونێکی زۆر بۆم دۆزنەوە هەر لە بەردە ماڵی خۆمان نبوو کەسی خۆم بۆ یعنی بردووتی